جاني إيرا راديو دنجي جلا ئەم کاتتان باش بیسەلامی هێنجا لە ڕادیۆی دەنگی گەلەوە بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. هێزەکانی سووریای دیموکراتیک خەسەدە سەبارەت بە هێرشە بەردەوامەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی بۆ سەرباکوور و ڕۆژهەڵاتی سووریا و ئەنجامدانی چەند ئۆپراسیۆنێکی هێزەکانی خەسەدە ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە. لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە کاتژمێر 3 پێش نیوەڕۆ فرۆکە جەنگیەکانی دەوڵەتی داگیرکەری تورک دوێنێ هێرشێکی فراوانیان لا شیوخ لا ڕۆژاوای کۆبانی ئەنجامدا و بەهۆیەوە زیانی مادی بەرهاوڵاتیان کەوتووە و لە بەرامبەردا هێزەکانی قەسەدە لا پردی قەرەقۆزاق ئۆپراسیۆنێکیان ئەنجامدا و وڵگەکانیان بە ئامانجگیرا و کە لە ئەنجامدا زیانی گیانی لێکەوتەوە بەڵام ژمارەیان نەزانراوە. هەروەها ئاماژە بەوەش کراوە دوێنێ دەوڵەتی تورک هێرشێکی دیکەی کردوتە سەرگوندی ئەحمەد مونیر لا نزیک شارچکەی شیوخ بەڵام هیچ زیانێکی ئەو تۆی نەبوو. فڕۆکەکانی دەوڵەتی تورک با درێژایی دوێنێ بەردەوام بوون لا فڕین بەسەر ئاسمانی ناوچەکەدا. هەروەها ئەوەش خراوەتە ڕوو دەوڵەتی تورک و چەتەکانی بەردەوام بوون لا بردومانکردنی دەوروبەری بەنداوی ترشین و دەوروبەری گوندی خەربەت زەمان یان کردوتە ئامانج و فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی دیکەش بەنداوەکەی کردوتە ئامانج و بردومانەکە زیانی مادی بە بەنداوەکە گەیاندووە. ئەمڕۆ 43 ڕۆژە گەل لە بەنداوی تەشین بۆ پشتیوانی لە هێزەکانی قەسەدە و دژی هێرشەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی بەردەوام لە ئێشکگیریدان و تا دێت بەرخۆدانیەکە بەرفراوانتر دەبێتەوە. لە ڕۆژی هەشتی مانگی ڕابردووەوە لە زۆرینەی ناوچەکانی هەرێمەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا با مەبەستی پشتیوانیکردن لە هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدە و دژی هێرشەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی گەل ڕویان لە بەنداوی تەشرین کردووە و ئەمڕۆ ئەم بەرخۆدانیە لە 43 ڕۆژی خۆیدا بەردەوامە. بەپێی ئامارەکانی دەستەی تەندروستی ئیداری خوبەڕێوەبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە 42 ڕۆژی ڕابردوو بەهۆی هێرشەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی 25 هاوڵاتی مەدەنی شەهید بوون و 221 هاوڵاتی دیکەش بریندار بوون. بەر هەواڵێ خوا و سەدا تەشینێ بەر دۆستێ خوا و چونەکە وڵە دڵفەڕەهی و شاهی مەبەرێ خۆزاردا سەدا تەشینێ ئەم هەنە دوشکریا قەسەدا خوا و دۆستێ خوا و هەواڵێ خۆ و دەلالێ خۆ ئینسانە سیڤیلەی مەدەنی بوون و ترکا ئێشی ئێریشی مەکرد تایاری ئاغی تەما لەنگەکی مژی چوو خۆش نەپۆشمانم الحەمدولله ئەم ئینسانە سیڤیلەی مەدەنینە و ئەم نەپۆشمانن ئەم پەی قەسەدا خۆنا و سەعاتەت دەستپێکی ناوێ من ڕۆژم باژارێ me Amûdê baş navê me Barzan e xwe heva li dimê hêwan sêmê hêwan bû sedê rewşa sedê gelekî yanî zehmet e millet giştek diçûnê me jî dixwest em xwarin misada hevalê xwe bikin hevalê me çi rewşê de bûn misada hevalê xwe bikin em di morar de bûn govenda me bû avêtin govendê dema me eshab jî kirin davêtin eshafê newloye أسبوعك هذا رقمه خوازك خود بريندار بوم وتشبيه خواستنجي أم حاضرن ليسا راسن بريندارن أم جب هوالي خو ناقرن هوال كشتك دقوفندي دابون ديلاني دابون إيش هم جمعنا تشتك يعني من إيش هوالي خو نيدن مديت برشعوا بتشبون هاتنا يعني ميش خو نرم جمعنا نتشتك أم جب آخا خو برنادن ومجب هوالي خوجي برنادن أخا مي وأبا ميشي ديسا أمي رحل ببين أمي ديسا بري خو بدن سدي وبرا أردوغان ترزاني بأم جب هوالي خو ناري دما توليبونا تشوينة داش خو أم هم جروب يقام شلوبون وهم جي جروب تربسبي هم جي جروب عمودي أمشون تحفظه هيدا كده 2025 خو أم دركتن بريفتشون ام جروبك جرسايبون توليبونا مجيش خوا برحي قريش ورجقرام توليبون
شخوا یمه راگاندنی جی شهید نازم شهید جیهان یگو تایبت لوی درکی اش بو تغطیه وانا که دنگی راستی بگینن لوی درکی جی در دوره وینا که هاتن هدف گرتن و دیسا جی هم بیجن گلی ما ایرو حموجی جاره کدینم بیجن هشیار بن جبرگو ایرو دماغون بیجن صدا تشرین یعنی جی صدا شهیده لوی درکی هم کارن بیجن هبون و تنبونا گلی کرد تباهی هم بیجن باکرو روجلات سوری تمامیه یعنی شخوا برینداری قط نکاری ما بسکنینه ببرینا نکارن ما بسکنینن بهزاره حوالی می بریندار هنا ایرو ام کی یعنی چاوا ببی روش چاوا ببیجی شخوا نکشف کاری ما بسکنینه هم بر اراده و ندجمن جی نکاری نب هلوستن خوا بریا مالپرین خوا نکاری نلهم بری راگهاندنین ما ونب برينداروني جي يعني كس نكاري إيدي همبري كردا هم بيجن كاربي وانا كي تهديد بكي وهزا وانا كي إرادة وانا كي بشكيني فەرماندەیی گشتی هێزەکانی ئاسایشی ناوخۆی هەرێمەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە ڕاگەیاندراوێکدا ناسنامەی ئەندامێکیان کە لە منبەت شەهید بوو ئاشکرا کرد لە ڕاگەیاندراوەکەدا ئاماژە بەوە کراوە خالد ئەلعومەری لە کاتی بەجێگەیاندنی ئەرکی خۆی لە شاری منبەج لە هێرشی دەوڵەتی تورک و چەتەکانیدا شەهید بووە دەشڵێن بەڵێن با شەهید خالد و هەموو شەهیدە قارەمانەکان دەدەین کە قوربانیدانەکانیان وەک ڕووناکیەک بۆ ئێمە بمێنێتەوە هێزەکانی ئاسایشی ناوخۆ ئەی ڕۆژاوە ناسنامی ئەو شەهیدیان بەم شێوەیە خستوەتە ڕوو خالد ئەلعومەری لە ساڵی 1998 لەدایک بوو لە 2010 بەشداری قەسەدەی کردووە لە 8 مانگی کانونی یەکەمی 2024 شەهید بووە. یەکینەکانی پاراستنی جەوهەری یەپەجە سەبارەت بە ئەنجامدانی چەند چالاکیەکان لاوان دەژی دەست بە سەرداگرتنی ئیرادەی گەلیوان ڕاگەیاندراوەکان بڵاو کردەوە و ڕایانگەیان لا دژی سیاسەتەکانی نەکۆڵی تواندنەوە و شەڕبا بڕیارن لە پاراستنی دەستکەوتەکانی گەلی کورد و هێرشکردنە سەر هێزەکانی دوژمن چەندین چالاکیان دژی سوپای تورک لەوان ئەنجام داوە سەبارەت بە چالاکیەکانی هەژدەی شوبات یەپەجە بەم جۆرە زانیاری خستوەتە ڕوو لە بەرامبەر هێزەکانی دەوڵەتی تورکە دەیانویست بڕۆنە گەڕەکی دۆزیۆل بۆ سەیان بۆ دانرا و لە ئەنجامدا گوزلات و ئۆتۆمۆبیلی زرێپۆش وەشێنرا و تێکشکێنران لە هەمان کاتدا بە چالاکیەکی دیکە لە ناوەندیوان لا دژی ئۆتۆمۆبیلێکی زرێپۆش کە لە هەوڵدا بوون بڕاتە گەڕەکی یای لەمێر با مولۆتۆڤ و یاری ئاگرین چالاکی ئەنجامدرا و زرۆپۆشەکەی دوژمن بە تەواوەتی تێکشکێنرا. سەبارەت بە یاساکانی دژبەژنان و کۆمەلگا تەفگەری ئازادی ژنانی زەدی تاژێ ڕاگەیاندراوێکی نووسراوی بڵاو کردەوە و ڕێگەیان یاسا پەسەندکراوەکان یاسای سەردەمی چەتەکانی داعشن و بە مانای کوشتنی ژن و ژیانن لا بەشێکی لە ڕاگەیاندراوەکەی تاژێدا هاتووە ئەم یاسایە مەترسێکی گەورەیە لەسەر تەواوی کۆمەلگا و ئەو نەتەوانەی لە عێراق دەژین ئێمە دەمانەوێت دەنگی ژنانی ئیزەدی بگاتە جیهان و ئەگەر ئەم یاسایە هەڵنەوە شێندرێتەوە و کۆمەڵکوژی ڕوو بدات بەرپرسیاری ئەو حکوومەتی عێراقا هەروەها تاژێ ڕای دەگەنێت یاسای باریکەسی کارڕێگە دەدات بە هاوسەرگیری کچانی تەمەن 9 ساڵ و کوڕانی تەمەن 5 ساڵ هەروەها مایفی دایکایەتی و میرات لا ژنان دەسێنێتەوە ئەمە یاسای ئەقلیەتی داعشە و مانای کوشتنی ژن و ژیانە تاژێ ڕای دەگەنێت ئێمە وەک تەفگەری ئازادی ژنانی زەدی تاژێ بە توندی ئیدانەی پەسەندکردنی یاسای باریکەسی و یاسای لێبوردنی گشتی دەکەین و جارێکی دیکە داوا لە عێراق دەکەین دەست بەجێ ئەو یاسایانە هەڵوەشێنێتەوە. کەمێک پێش ئێستا فەرمانبەرانی گرێبەستی وزارەتی تەندروستی حکوومەتی کاربەڕێکەری هەرێم لە بەردەمبینای وزارەتی دارایی گربوونەوە لە ئێستادا بەهۆی خۆپیشاندانی ئەو فەرمانبەرانەوە شەقامی سەرەکی بەردەم وزارەتی دارایی داخراوە هاوکات بەشێک لەو فەرمانبەرانە داوا دەکەن حکوومەتی کاربەڕێکەری هەرێم بڕیاری دامەزراندنیان بە شێوەی هەمیشەیی بدات. هێرش و بوردومانەکانی دەوڵەتی تورک بۆ سەر باشوور و ڕۆژاوای کوردستان بەردەوامە بە تایبەت گەلی ڕۆژاوای کوردستان و شەڕبانانی قەسەدا وێڕای بوردومانە بەردەوامەکان بەرخۆدانیان هەڵبژاردووە و داستان دەنووسنەوە ئەمەش بۆتە هیوای کوردان لە پارچەکانی دیکە
توێژەکانی سلێمانی لەم بارەیەوە دەڵێن گەلی کورد لە ڕۆژاوا بەرخۆدانی بێوێنە دەکات و دژی بەرگری لە خاک و کەلتوری خۆیان دەکەن ئەرکی هەموو کوردانە پشتیوانی لەو بەرخۆدانە بکات چونکە ڕوبەڕووی گەورەترین دوژمنی کورد بوونەتەوە. نهاییەوە لە برەوەی کە مافێکی ڕەوان هەیە لەوێەوە دیفاع لە شایستەکانی گەلی کورد دەکەن لەوێ پێمان وایە کە بەرخۆدانێکی زۆر کاریگەرە زۆر ناوازەیە ئەوەی کە لەوێ دەکرێت وە ژن ڕۆڵێکی کاریگەری هەیە لەوێ لە بەرەوەی کە هیچ جیاوازیەک نییە لە نێوان ژن و پیاو لە بەدەستهێنان و دیفاعکردن لە مافەکانی گەلی کورد لەوێ و دەتوانن بە ڕۆڵی هەمووان شایستەکان بەدەست بێنن و بتوانن مافەکانیان بپارێزن و هیوادارین دەسەڵاتدارانی سووریا ڕەچاوی تایبەتمەندی گەلی کورد بکەن و هەوڵ بن مافەکانیان بەدەست بێنن وەکو جاران پەراوێزخراو نەبن و بتوانن مافەکانیان پارێزرا بێت لە ئایندەی سووریادا. هاتیکردنی گەلی کورد هیچ سوودێک بە دەوڵەتی تورکیا ناگەیەنێت جگە لەوەی کە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئیداریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە زەرەرێکی گەورە هەم لە تورکیادا هەم لە ناوچەکەش بەگشتی. ئادام پۆلێر نێردەی تایبەتی سەرۆکایەتی ئەمریکا بۆ کاروباری بارمتەکان سەبارەت بە ئازادکردنی بارمتە ئیسرائیلیەکان کە لە بەغدان پەیامێکی بۆ سەرۆکوەزیرانی عێراق نات. ئادام پۆلێر ڕایگەیان سەرۆکوەزیرانی عێراق دەرفەتێکی لەبەردەستدایە و ئێستا کاتی ئەوەیە نیشانی جیهانی بدات ئایا شایانی ئەوەیە ببێتەوە بە سەرۆکوەزیران یان خۆت نا. دەشڵێت ئەگەر سوودانی نەتوانێت بارمتە ئیسرائیلیەکان ئازاد بکە ئەوە پێویستە لە پۆستەکەی دەربکرێت. هەروەها پۆلێر ئاماژەی بۆش کردو ئەمە یەکەم جار نیە باس لەم کەیسە بکەین. پێشتریش سەرۆکوەزیرانی عێراق بەڵێنیدا بە ئازادکردنی بارمتە ئیسرائیلیەکە بەڵام ئازاد نەکرا. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا سەبارەت بە هێرشەکانی سەر رووسیا لا لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند ئوکراین بەرپرسیارەتی لەشکرکێشی تەواوەتی رووسیای لە ئەستۆدایە کە نزیکەی 3 ساڵ لەمەوبەر ڕوویان داوە. دەشڵێت دەمەوێت ئاشتی بەدەست بهێنین و نامانەوێت مردنی زیاتر ببینین. هەروەها پێویستە هەڵبژاردن لە ئوکراین ئەنجام بدرێت ئەوەش داواکاریەکە کە رووسیاش داوای کردووە. ترامپ دەشڵێت ئەم داواکاری تەنها شتێک نییە رووسیا بیاوێت ئەمە شتێکە کە ئەمریکا و زۆرێک لە وڵاتانی دیکەش داوای دەکەن و پێیان باشە. ئەمە لە کاتێکدایە هێرشی سەربازی رووسیا لە دووشوباتی ساڵ 2022 بۆ سەرخاکی ئوکراین دەستی پێکرد و ئەو جەنگەی نێوانیان تاوەکو ئێستاش بەردەوامە. گەشتی هەواڵەکانمان پێشکەشکردن هەر لە خۆشی دابن.